ژیانی پەنابەری کە خۆم پەنابەرێک بووم هەموو جارێ من ئەڵێم وەکو دارستانێکی چ ڕوایە. بەمبەستی پێدانی ڕاوێژ بە کوردانی دانیشتووی بەریتانیا ئەمڕۆ لە شاری بیرمینگهام لەژێر دروشمی کۆمەڵی کوردی بەریتانیا هەمان کۆ دەکاتەوە کوبوونەوەیەکی ڕاوێژکاری بۆ ژمارەیەک لە یاساناس و پارێزەر و شارەزا و چالاکەوانی پەنابەران ڕێخرا. محەممەد جەلال سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا وێڕای بەخێرهاتنی میوانەکان تشکی خستە سەرگرنگی ئەم جۆرە دیدارانە کە ڕەوەندی کوردی دەتوانن هەر جۆرە پرسیارێکیان هەبێت ڕوبەڕوو لەگەڵ کەسانی شارەزا وەڵامەکانیان وەربگرن. ڕاستی ئامانجی ئێمە و کۆمەڵی کوردی بەریتانیا لەژێر ئەوە بوو لەژێر ئەو ئامانجە بوو کە کۆمەڵی کوردی بەریتانیا هەمووان کۆ دەکاتەوە. لێرە پێویستمان زانی کە پارێزەر ڕاوێژکار لێکۆڵەر ئەوانی کە قسە دەکەن لە سۆشیال میدیا و کاریگەریان هەیە لە ناو ڕەوەندی کوردیە هەموویانمان لەم هۆڵەیە کۆ کردەوە و پەنابەرانی ئازیز ئەوانی کە کۆمەڵی پرسیاریان هەیە وڵامەکەیان وەرنەگرتووەوە ڕوو بەڕوو ئەوتە بە خۆت دەیبینی ڕوو بەڕوو لەگەڵ پەنابەرانە ئاوێتە بوون بۆ وڵامدانەوەی پرسیارەکانیان. ئێمە لە ماوەکانی ڕابردوو درێغیمان نەکردۆ لە خزمەتی پەنابەران و پەناخوازانی کورد و لە ئێستا و لە داهاتوویشە درێغی ناکەین و بەردەوامیمان لە خزمەت بە ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا بە ئەرکێکی ئاینی و ئەخلاقی و نیشتیمانی خۆمان دەزانین. زۆرترین کێشەی پەنابەران لە بواری یاسادایە، هەر بۆیە پێویستیان بە پێدانی زانیاری و وشیاری یاسایی هەیە تا ئاگادار بن لە ئەرک و بەرپرسیارەتیان لە وڵاتی بەریتانیا. لەمڕۆ چەند پارێزەرێک بۆ مایکی بیکێفۆ دوان بۆ وەرگرتنی ڕێگەزنامەی بەریتانی بۆ خەڵکانی پەنابەر بۆ سەبارەت بە خەڵکی پەنابەر چەند ڕێنمایەکی نوێ دەرچۆیەکە لەو ڕێنمایانە ئەوەیە ئەو کەسانەی کە بە شێوازی نایاسایی داخلی بەریتانیا دەبن ئەو کەسانە ئەتوانن تەقدیم بکەن بەڵام ئەپلیکیشنەکانیان لە یاسا و لە ڕێنمایەکەوە هاتووە ئەڵێ ئەگەری زۆری هەیە ڕەتکرێنەوە لەبەرەوەی بە شێوازی نایاسایی داخلی ئەم وڵاتە بوون. هەرچەندە ئەمانە ئەو کەسانە ناگرێتەوە کە بە چارتەت فلایت هاتوون واتە ئەو کەسانی کە بە هاتوون بۆ وڵاتە و ڤیزایان وەرگرتووە پێشتر هاتوون ئەمانە ناگرێتەوە ئەگەر داوای پەنابەریشیان کردبێت لە داهات یعنی لە دوای ئەم پرۆسەیەوە لە دوای گەڕاهاتنیان داوای ئەکستێنشنی ئەپێڵ ناکە پارێزەرەکەی بۆ یەکە لە کاتێکە ئەتوانی داوای ئەکستێنشنی تایم بکە یا درێژکردنەوەی کات کە هەنێ بەڵگە و حازر نەبوو بێ و ئەبێ مبەڕیرێکی یاسایی و هەبێ بۆ ئەوەی کاتێ بێنێ عادەتەن ئەگەر داوای کەی داوای 4 هەفتەی کەی بۆ درێژکەنەوە زۆر باشترە بۆ ئەوەی هەموو ئەو بەڵگانە و حازر بێ بینێری بۆ ترایبیونۆل. ئەگەر بەڵگەکان حازر بێت پێویست ناکاتۆ داوای ئەکستێنشن تایم بکەی و یەک جاری ژەتوانی داوای بکەی احتیمالە 2 جاریش داوایکەی بەڵام لەوانەیە ترایبیونۆل ئاکسێپتی نەکە ڕەتزێباتی. کە وەکو خۆم ئامادەم مانگانە 2 کەیسی فرێش کڵیم وەربگرم بۆ ئەو کەسانەی کە توانای داراییان معدودە و ئیشوکاریان نییە ناتوانن پارێزەر بگرن. ئێمە بۆی کە کەیسەکان ئەکتیڤ بێ دەتوانین خۆبەخشانە مانگانە 2 کەیس وەربگرین. جگەل لە کێشەی یاسایی پەنابەران چەند کێشەیەکی تر هەن کە ڕوبەڕووی ڕەوەندی کوردی بوونەتەوە وەکو خانوبەرە یونیڤەرسەڵ کریدت گەشت هێنانی هاوسەر و چەندین کێشەی تر. بەڕێز موحسین پاشا ڕاوێژکاری یاسایی ورتر باس لە کێشە و گرفتەکان دەکات. کەسانی کەوا ڕێگە پێدراون فرێشکرین بکەنەوە ئەبێ دوای ئەو کە بڕیاریاندا ئەبێ یەکەم شت لێتەوە ئۆتۆرەتی یعنی ئەو کەسە نامەی ئیمزا بکە کە ئەو محامیەتی ئەم ڕێگە بەم محامیەدا بەو کەسە ئەدا کە لە ڕێگە لە ئیش بۆ لە جیاتی ئەو ئیشەکانی هۆمۆفیس ڕاپەڕێنە نامە بۆ هۆمۆفیس بنێرێ بڵێن ئێستا لەم کاتەوە ئێمە محامی ئەو کەسین پارێزەری ئەو کەسین کە کێشەکە یاسایەکانی کێشەکانی ئیمێگریشنیەتە لای ئێمە. ئەو هاوڵاتیانەی بەشداری ئەم دیدارە بوون بە گرنگیەوە لەم هەوڵە دەڕوانن کە دەتوانن ڕوبەڕوو لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆری یاسایی پەنابەری سەبارەت بە کێشەکانیان گفتوگۆ بکەن. چەند پارێزەرێکی کوردیدا و لەگەڵ چەند ڕاوێژکارێکی یاسایی و تەرجمانە بەشدار بوون لەرێکەوە لە شارێکەوە هاتووە کە هاوکاری پەنابەریانیان کردووە بە خۆڕایی. ئەمە کارێکی زۆر زۆر گرنگ و مرۆڤ دۆستانەیە و جێگەی دەستخۆشیە بۆ هەموو تاکێکی کورد و بۆ هەموو پەنابەرێکی کوردی لە بەریتانیا. کەسانیان ڕووکردەوە بە چاڕوونیاندا ئەرک و مافی پەنابەرچیە لە وڵاتە هەر لە هاتنی بەم وڵاتە هەر لە سکرین ئەنتەرڤیو و قۆناغی ئەنتەرڤیو و گەیشتن بە مەحکەمە و قۆناغەکانی فرێشکڵێم
کە زۆر جوانیان ڕوونکردەوە بۆ پەنابەران سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ. ئەو چواردە پارێزەر و ڕاوێژکاری یاسایی و شارەزای کاروباری پەنابەری و وەرگێڕ و چالاکەوان لە دیدارەکەدا ئامادەبوون خاوەنی ئەزمموی چەندین ساڵن و ڕۆژانەش لە ڕێگای سۆشال میدیاوە خزمەت بە پەنابەران و ڕەوەندی کوردی بەریتانیا دەکەن. تەنها ئامۆژگاری بۆ ئەو خوشکانە ئەو برانە ئەو ڕێزانش کامان بین ئەو خوشکانی کامان بینن چکایە کە جواب وەرەگرن تەنها بیرتان لای بەنەفێت نەبێت. ڕاستە وەرگرتنی بەنەفێت عیبێتیانێ بە خۆشمەوانێ بەڵێ وەرێگری هەیبەشیتیانێ بەڵام ئیشکەن تا ئەتوان خۆتان بنووسن ئیشکەن یعنی بەڕێزمان هەیە لە وڵاتەیە ئەلحەمدولیلا بەوەی چەند کۆمپانیایکی هەیە خانووی هەیە هێشتا هەربینی لای ئەوەیە چۆن بەنەفێتەکە وەرگرێت وەرگرتنی بەنەفێت عیبێتیان نییە با ئێمە وا بیر نەکەینەوە بڵێن وەڵا ئەوی بەنەفێت وەرەگرێ عیبێتیانە بە خۆمەوە لە خۆم دەست پێکەم چکە بۆ من لە شاری شوو لەندەن ئاشم بەڕێزانی تریش لە شاری کراژین کرێخانوو گرانە یعنی ئەگەر تۆ دوای دامەی مانگان 2000 شۆت بدی ێ بەس کرێخانەکە 2000 ئەی چۆن نەژین ئەی ماڵ و مناڵت چۆن نەژینی ئەمە عیبێتیان نییە بەڵام تۆ لە شارێک ئاژی کرێخانوو هەرزانە سینگڵی خێزانت پێک نهێناوە وەڵڵاهی بۆ 100 پاوەند 150 پاوەند بەخوا ئەوە ناهێنێتەوە هەموو هەفتەی ڕاکێ بۆ جۆب سەنتەر هەر دروستیش نابی کورد لە هەر کوێ بێ بیکەیفۆ لەوەیە چیاز عاد پێیان لێت لە کەنالی بیکەیفۆ